بەرنامەی یارینەوەکان یەکێک لەو پرۆگرامە هەرە جوان و تایبەتانەی کە ڕۆژانی هێنی لەسەر شاشە جوانەکەی کورسات بە کێبڕکێ ئەبێتە میوانی ماڵەکانی ئەزیز و خۆشەویست لە ماوەی ڕابردووە. ئاماژە بۆ کرات کە لە نێو پرۆگرامەکەیە خەڵاتێکی گرانبەها کە ئەویش ئۆتۆمبیلێکە ئەبێتە دیاری بۆ بەشێک لەو کەسانی کە لە ڕێگەی کورتەنامەوە بەژاری لە نێو پرۆگرامەکەیەکەن و لە چوارەم شەوی جەژنا دیارە تیر و پشک بۆ ئۆتۆمبیلەکە کرا و کەسێکیش کە شایستەیە بووە خاوەنی خەڵاتەکە و خەڵاتەکەی پێشکەش کرا. سڵاتان دەبێ ئازیزانی وادارم لە هەر شوێنێکی ئەم دنیایان ساغ و سڵامەت و تەندروست باش و دەمبەخەندە بن. وەک خۆتان نەزانن لە ماوەی ڕابردووە بەرنامە یارینەوەکان دیاری و جەژنانێکی تایبەت بە ئێوەی ئازیز و خۆشەویست بوو ئەویش کە ئۆتۆمبیلێکی ئەریزۆی شەشی 0 کیلۆمەتری مۆدل 2022 بوو کە چوارەم شەوی جەژنی قوربان بە شەوێکی ڕاستەوخۆی ئێمە تیر و پشکمان بۆ کرد. یەکێک لە بینەرە ئایزەکانی ئێمە چانسیەوە هەبوو ببێتە خاوەنی ئەو ئۆتۆمبیلە نازدارە کە ئەویش کاکە جەزا بوو لە چەمچەماڵەوە. کاک جەزا بەخێر بێ. زۆر سپاس. تەندروستی چۆنە؟ خوا بەزیابی تۆ باشی؟ حاڵ و وەزعی چەمچەماڵ لەگەڵ گەرمایە؟ گەرمە باشە. ئیتر هاوین هەرە بێ. وەڵا هەروایە ئێرە فێنێتر لە چاویەوە. ئەی تۆ وابزانم چەند کورتەنامەت ناردبوو؟ وەڵاهی یەک کورتەنامەیە. یەک کورتەنامە. ئەویش خواوەکیلی ناردم وتمیتری ئەبێیان نابێت. یا ئەبێیان نابێت. چانسی خۆ تاقی کردووە. چانسی تر ئەو شەوی کە من تەلەفۆنم بۆ کردیت. بەڵێ. وابزانم ڕاستەخۆ ئاگات لێ نەبوو. ڕاستەخۆ ئاگام لێ نەبوو کاتی خەو بوو تەلەفۆنەکەیان بۆم کرد ناومیان نەوت وتیانم ڕقەمە هین جەنابتە وتم بەڵێ وتی سیارێکە بۆ دەشتم کاکە تۆ ڕابێری بە من گاڵتەم لەگەڵ لاکەم زەین برادەرە دوای وتی نەوەڵا بڕۆ تەلەڤیزۆنەکەڵ کە بیکە کەناڵی کورسات کرمەستە کەناڵ کورسات جەنابە لەسەری بووی تر هەڵم کرد یعنی بەلای منەوە سوپرایز بوو بەڕاستی هەستە چۆن بوو ئەو کاتێک کە خستە سەر تەلەڤیزۆنەکە و نازانم بڵێم چۆن بوو یان لەو کاتەیە هەست بڵێیت چۆن بێ لەو با خۆش بوو وەڵا زۆر بەڕاستی. چانسی چۆن بوو لە ژیان تا پێشتری چ تاقی کردووەتەوە بە مناڵیە هەمی زەڵانەکانە بوو ڕقەم سیویەکە لە منیان گەورەتر بوو خەت بۆ دەرچووە سێ جار ئارە وەڵا زۆر زۆر باش. ئارە وەڵا پێشتر خۆ ئۆتۆمبیلە دەبوو؟ ئۆتۆمبیلم هەبوو بەڵام ئێستەنیمە. ئێستەنیتە؟ ناوەڵا ئێستەنیمە. زۆر باش یاخوا پیرۆزە بێ. ینی خەڵک بۆی ئۆتۆمبیلە کڕی ئیسفادی لەکەم من ئیسفادەم لی نەکرد وتم با ئینشاڵڵا ئیسفادەی لێ یەکەیش ئۆتۆمبیلێکی زۆر زۆر باشە. ئەمە لەم بۆکسەشە هەیە. ئارە وەڵا سویچەکەیەتی یاخوا پیرۆزە بێ. زۆر سپاستانە بەدڵی خۆش و خێری لێ ببینیت. ڕێزی مەمنون قوربانە بم. دەستخۆشیمێ بۆ هەموو کارمەندە بەڕێزانە بۆ کەناڵی کورسات بۆ هەموو کەناڵەکانی کورسات نیوەس من خۆم هەر لە مناڵی و مۆژیبی کەناڵەکانی ئەوم بە کەناڵی کەرکووک کەناڵی خاک کەناڵی گەلی کوردستان کەناڵی کورسات ئێستا ئەم خەڵک وایسە لە تەلەڤیزۆن دابڕاجاران هەر ئەوە بە بەڵام ئێستاکە ئێستەیشی پێوە بێ هەر مۆجیبی کەناڵەکانتانم بەڕاستی ئینشەڵڵا شتی باشتری بەدوایە بێت و دەستیەوێش خۆش بێ مەمنون بەڕاستی ینی کورسات هەر لەوەتەی هەبوو هەر شتی وای لێ چاوەڕێکرێ. مانگی ڕەمەزانان بینیومە ئەشتی بردووە بۆ ماڵە فەقیر بۆ خەڵکی بۆ ئەملاولا ینی کەمپینی هەژارانی کردووە زۆر ئەوەی کردووە ینی بەڕاستی جێگای ئەوێ لەناو خەڵکە باس بکرێ و جێگاتان دیارە و نمونەتان زۆر بێ و یانەگە ئۆتۆمبیلەکەیش نەبووە من کورسات هەر زۆر دەمێکە ماڵی هەمووانە ناوەقی بەخۆیت یێر ماڵی هەمانە بەڵام دیاریش کە هاوی تر دەسو دیاریش دیاریشتان باشە یەک دوانێکێ نابوو لەگەڵ خۆتا کە ڕۆشتیتەوە وەڵاهی داوەتیان کە باشە وای لێکەم نیوەڕە فەقیرەوە منیشان نەخۆت بە پەلەپەل لەبەر من هات من لە دەوام بووم زۆر باشە ئیتر لەوانەوە هێنایانم زۆر باشە یاخوا پیرۆزە بێ بەدڵی خۆش و ئیشەڵاشتی زۆر مەمنون زۆر باشی بەدوایە بێت ساغی تەمەندرێژی بۆ هەموو برادەرانە ڕێز و سڵاومان هەیە بۆیان تاکی کارمەند هەموو کارمەندەکان. زۆر سپاس بژیجانی ئەزان و خۆشەویستان هەتاکو دیاریەکی تر خواتان لەگەڵ کاتێکی خۆش.